صباح طبعا بخير بالهجد من تماشاوان وجهدارن من هجا هفته صبحیه بدما پایتخت وقتی گلستان محمد امینم لدرجه یا ودم جمعه دم چندین بابت و مجارم بهدوره بشوپینن لباله بکشنن لسر مجاره گلک تایبت به استایل و رنگ و افشتن و سوژه پاشون نظام بند گل میوانه کی تایبت جباجر اسلامانیه کوید گل مبه جبلیو کجی راپورت فیچر زانیاری گرافیک هر تشت آماده وقت میجی مب کرتنوچه که دست بکن کرم کن. به فرمان مسرور بارزانی 700 پارچه عرض بسر ماموستاین زانینگه سلیمانی ده تنه دا باش کرن. لگور کواتی را گهاندن و به فرمان مسرور بارزانی سروک حکومت هرما کردستانه. تایبت به مولت و برهنان جبو جیبجی کرنا پروژه یک هنشت جیبونه که جبو ماموستاین زانینگه سلیمانی بریار هات داین کو به تاپو کرنا 700 پارچه زوی اف پروژه بنویان ماموستاین ده نوابه پروژه کو آماجه هاتیه پیکرن ده دوی فرمانه ده نویان ده هاتیه. اف بریاره او ماموستاین کو برین ها زوی و یکی نشته جیبونه سودمند بونه نگره. سه سروکایتین عراقی تکزیج باراستنا بالیوسخانه و دیپلماتکاران دکن و لگورد جوینه که درباره هر سه سروکایتین عراقی درباره باراستنا بالیوسخانه و نونرن ولاتان لبغداد جویا و جوینه دجی تکزیج باراستنا جان دیپلماتکاران و بالیوسخانه ولاتان هاتیه کرن هر وها داخواز رگری جوان ایرشان و هرشه اندیکه کود بنا صدم مترسی جبو سر آسایش ولات سه سروکایتی عراقی دجوینه که هفبش ده اما جبوی که دانه کتو کسک جبوی نینه لدروی آسای چکن هلوگرو دبه چک تنه دست دولت دبه. روی برایتی خسر رادگینه کو پروگرام خواندن 7 سالین در باسوی دبه و دسته پرورده و فکرنه. در روی برایتی خسر یا روجاوای کردستان راگهاند کو پروگرام خواندن دناوندن خواندن دن نهات نگوهرتن و 7 سالین در باسوینه. دسته پرورده و هینکرنه ج اداره خسر تکزیجی کریه کو پروگرام حکومت سوریه لناوندن خواندن لنافچین بن دسته وانده نه خواندن. هیام داخستنا زانینگه هنو کتابخانه ایرانی هفته کردن هاتی درش کرن و ایرج حریرچی جیگیر وزیر تندرستی ایران راگهاندیا کو شپولا سیما بلابون ویروس کرونا جشپولا یکم و دویم گلگ بهستر و ترسی دارتره راگهانجی کو اجماع قربیان جشپولا سیما کرونا ده براورد بشپولا یکم و دویم گلگ زده تره اما جوی که جدا کو حتی نهاز دترج 10,000 کتابی توش کرونا بونه و هیام داخستنا زانینگه هنو دبستانن حتی هفته کردنجی هاتی دریش کرن. نزدیکی 10 ولاتین جهانی داخواز راگرتن و سکراندن جنگ دنابرا آذربایجان و ارمینیان دادکن او بردفک سکرتری گشتی نتوانی گرسی راگهاند کو او دلگران جدس بکرنا جنگ دنابرا آذربایجان و ارمینیان دا داخواز جکر کو پیوست هر دو ولات هولک بلز بدن داکو اوی جنگی راگرند همان دم ده هر یک ولاتین فرانسه آلمانیا ایتالیا یکیتی اروپا و روسیه هر وها پاپا فرانسیس پاپای واتیکانه داخواز راگرتن و سکراندن جنگ دنابرا آذربایجان و ارمینیا دادکن جالی خواجی دونالد ترامپ سروکی امریکای راگهاند کو هولن سکراندن جنگ دنابرا وان هر دو ولاتان دادن. دونالد ترامپ داخواز دکه کو بری انجام دانا دیبیتان پیشکینینا ماده 19 بخش با جو بایدن به انجام ده. بریاره صبح کمین دیبیت دنابرا کاندید کوماریان و دموکراتان جبو هلبجارنا پوستا سروکایتی امریکای ریو بچه. بری هفه دیبیتی جی دونالد ترامپ کاندید کوماریان جبو هلبجارنا سروکایتی امریکا راگهان کو جو بایدن کسی کی به هوشه به آگاه و بردوام خولت کبه. لو ماس پیشنهاد کن بری انجام دادن دیبیت پیشکنین ماده 19 بخش جبوی بکرن راگهانجی کو آماده پیشکنین ماده 19 بخشان یا کوجواره تکرن پیوسته جبو جو بایدن به انجام داد.
کورتای ئەمە بسەر هەفتەهات منها باڵێ بکشێنن سەر چەندین بابەت و مژاران وەکتمی. چەند ساڵێکە گرنگیەک تایبەت هەیە بە کەلوپەلێن بافۆن ئەنکو و فافۆن جێرە دبێژن جالێ هەوڵاتیان هەرێما کوردستانی و زێدە کرێژی داخوازی لەسەر vê مادەیە. خەڵک دبێژن ku xwarinە avê û masta û dew di perdax û qabên fafon de gelek tamekewê ya cihwaz û xweştir heye jiyê normaliyên piştûşê têne çêkirin. Ev welatiyekî bajarê Hewlêrê jî ev 12 sala karê bafonfiroşiyê dike. Behsa wan corên baş û xirabên fafon û bafonê dike. Weroha bandora wan li ser tendurustiya mirovacan bev dure bişopînin çi zanyarî li cem wê hene çawa behsa çîroka xwe dike. باسی جۆرەکانی فافۆن دەکات و باشترین جۆر و خراپترینیان نیشان دەدات. نەوزاد خۆی بە یەکەم فافۆن فرۆشی ناو بازاڕی هەولێر ناو دەبات. ئەو شارەزایی لە هەموو جۆرە فافۆنێکەیە لە هەر وڵاتێک کە هاتبێتە ناو بازاڕی هەولێر. نەوزاد دەڵێ لە تەمەنی 12 ساڵیەوە سەرقاڵی ئەم کارەیە. بۆ کڕینی جۆرەها فافۆن بەرەو چەند وڵات دەڕات و خۆی دەیهێنێتە ناو بازاڕی کوردستان و دەڵێ فافۆن بۆ کاری چێشتخانە و چێژلێنان زۆر باشە و سوودیشی زۆرە. خۆی دایتەوە فافۆنیە بۆی بۆ نمونێستا ئەو منجەڵەمانەیە منجەڵی ئەسلیە. ئەو فافۆنە نەخۆشی پێوە نییە. تیڤاڵی دەکڕی نەخۆشی پێوەیە. ستیلی دەکڕی بەخۆی ستیلی ئەسڵ ئەسلی نییە. ئەسڵ گرانە. ئەوان تریش هەموو لەناو ئاس نەکە لەناو ئاوچی دادەنن پێدەن ئاوی ستیلی دەبتە ستیلی ئەو ستیلی لێ دەردەچی ئەوەیە ئەزە زۆری خەڵک ئێستا زۆری ڕووی دایتەوە فافۆنی مەسەلەن بۆ برنجە بۆ گۆشتە خێزانەکان زیاتر ئێستا ڕویان کردەوە فافۆنی ئەوە پێدەن ئەبوو تەیار باشترینەوە ئەوزە ئەو شێوازە هەیە نەوعی تری هەیە عەدلە ئێستا وەش عێراقیە بەسەوە خراپترین فافۆنە زۆر خراپە خەفیفە خەفیف یعنی خراپ نییە بۆ ئیشی پێ بکەیت هیچ مشکلە نییە بەس دە بۆ تەنکە ئەوەیە تەنکیشبی شیوی دەسووتێنی برنجی دەسووتێنی چەندی ئەستوری فافۆن تامەکەشی خۆشتر دەبێت. لە ناو بازاڕی هەولێر چەندین زۆر فافۆن هەیە. بازاڕی فافۆنیش گەرمە و هاوڵاتیان وەکو ڕابردوو جارێکی تر ڕوویان کردوەتە بازاڕی ئەم مادەیە. ئەم فرۆشیارە 42 ساڵێتی و جۆرەکان و ڕەنگەکانی فافۆنیشان دەدات و باسی دەکات. دەڵێ نزیکەی 10 ساڵە هاوڵەتیان فافۆن دووبارە بەکاردەهێننەوە. فافۆنی هیچ نەخۆشی تێدا نیە ساغڵەمە هیچ برێەوە نەخۆش بی سبوق بی ساغڵەمەوە فافۆنە. فافۆن زۆرمان هەیە فافۆنی تایلەندیمان هەیە سووریمان هەیە ئیماراتیمان هەیە قەتەریمان هەیە هیندیمان هەیە پاکستانی هەیە تورکی هەیە ئیرانی هەیە ئی خۆمان هەیە ڕووسیمان هەیە 11 زۆرمان هەیە بەس ئی خۆمان فافۆنی خۆمان مووسەکە لار هەمووی باشە لە ئێرە لە ئێرانی و لە تورکی و لە سووری لە هەر هەمیان باشترە فافۆنێکی دەرەجەیەکە بەس فافۆنمان هەیە پاکستانیە هەر مەنزەرێکی هەنچی 3 مەنزەر 4 مەنزەری خۆمان قورسترە باشەکەی ئەوی ئەوەندەیە ئەگەنا خۆمان دەرەجەکەن. هەر لە کۆنەوە فافۆن یان ئەلومینیۆم یەک لەو مادانە بووە کە بۆ دروستکردنی کەرەستەکانی ناو چێشخانە بەکارهاتووە. لە ساڵانی ڕابردووش بازاڕی ئەم مادەیە تا ڕادەیەک لاواز ببوو بەڵام دوای ئاگاداری و هۆشیاری هاوڵاتیان لە سوودی ئەم مادەیە بۆ جەستەی مرۆڤ ئێستا بازاڕی ئەم مادەیە گەرمە و هاوڵاتیانیش کەرەستەکانی دروستکرا و لەو مادەیە زیاتر دەکڕن. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر. لەجە ئەف بوو لەسەر بافۆنەیە و فافۆن جێرە دەبێژن بەرە گەلێکی داهاتە بکارانی هەروەکو گۆتیژی گەلێک جۆرە نوێ هەنە هەنەیە تەنێکی ئێستور ینی قەبارەیەوانە چێکردناوانات فافۆنێکی تەنیکە یەکی ستور هەیە لەجاوێت تەنێک خراپیە دوچتە ێز باوەڕکەمش بەرگۆزوو خرا دبن قەرمچن لێ ئێستور تشتێک جوان نایە بەجامێ بەحسا بکارانینە کەلوپەل و جلوبەرگان بکەن بە تایبەتیژی لەسەر شێوازەیە کلاسیکیەکەدەن
کو زێدەکریە خەڵک نهاژی دخوازن وان شتێن ئەنتیکە زێدەتر دەنا ماڵن خۆدا هەبن حتا ناڤ ستایلی خۆدەژی ئەگەر ئەکسسوار بێ یان جلوبەرگ بێ یان چۆنتا بێ یان پێڵاو بێ هەر جۆرێک بێتن دخوازن شتێکی فلکلۆری کولتوری پێوە دیار و بێ و کەبن بێژی هێرە عمر بخوا دیزاینەرە دووبارە جلوبەرگ و پێداویستێن کلاسیکی دەژناوە ستودیۆی مەژ باشەر سلێمانیەوە دەگەلمە بەدا کۆمزانیارێن زێدەتر وەربگرن و بزانن خواستە وڵاتیان ڕاستە و قاسی زێدەکریە هێرۆ ڕۆژ باش ئالبرە هێرۆ بەیانی باش هێرۆ بەنایخوام کاتتان باش هیوادارم بەیانێکی باش بێ بۆ هەموو لە سپاس بۆ میوانداری ئێوە گەلێک سواز زۆر بەخێر هاتی ئەوجا راپۆرتەکەت بینی لەگەڵمان ئەوش هەوکارم هێرۆ مەولودی ئەنجامیدا بوو بەڵامە تو هێرۆ عومەری دیارە هێرۆ خۆی تایبەت بابەتی زۆر زۆر جیاواز و خۆش هەڵدەبژێرێ هەمیشە و توش ئەو بارەت هەڵبژاردووە بە سەبارەت بە جلوبەرگ و پێداویستی کلاسیکی ئەگەر زیاتر تۆزێک بزانین لە چ بوارێکدا کار دەکەی چ ئیشێک دەکەی زۆر سپاس مەمنون خۆناسانێکی بچووکەکەم من ناوم هێرۆ عومەرە وەکو مامۆستا لە یەکێک لە پەیمانگاکانی کۆمپیوتەری لە سلێمانی کار دەکەم لە پەنا ئەو کارەمە کارێکی ترێکم کە کاری دیزاینکردنە و تا ڕازانەوەی ئەو مناسەباتانەی ئەو بۆنانەی کە ئەیکەن ئەمەوێ لەسەر ئەو بابەتەی ئێوە کە ئێستا زۆر بابەتی کلاسیکی ینی هاتۆتە پێشەوە چۆنە من وەکو خۆم لە کارەکەی خۆم سەیری ئەەکەم هەموو ئەوانەی کێنە لام ئەیانەوێت کاریان بۆ بکەم زۆر ئارەزویان لە دووبارەکردنەوەی کارەکانی پێشووترە بە حکمی ئەوەی من زیاتر ستایلم بەلای کلاسیکیە ئەڕوا لە کارکردنە خواستێکی زۆر زۆری لەسرە گەلێک باشە ئەوجا ئەتوو چی بابەتێک ماتریالێک بەکاردێنی لە دیزاینکردنی ئەو جلوبەرگ و پێداویستی کلاسیکیانە بەڵێ من هەموو کات زۆر ینی هەوڵی ئەوە ئەیەم کە بگەڕم بە دوای ئەو شتانەیە کە طبعا ناتوانین وەکو پێشووتر دەقاودەق دووبارەی بکەینەوە بەڵام ئەتوانین نزیکی بکەینەوە لێ هەموو کات ئەو پێداویستی و کەلوپەلانە هەوڵێم سادەترینیان هەڵبژێرم و لە کارەکانم دووبارەی کەمەوانە هەست دەکەم خەڵک زۆر پێی جوانە پێی خۆشە چاو تۆزێک حەزی لە شتی دووبارە نییە خەڵکیش بە هەمان شێوە ینی ئەوانەی کێنە لام ئیشیان بۆ ئەەکەم بۆیە ستایلی منیان بەدڵە پێم ئەڵەن کە تۆ زۆربەی شتەکانت کلاسیکن ئەو پارچانەی بەکاری ئەهێنی شتانێکی زۆر سادەن بەڵام کۆمەڵێک دیزایانی جوانی پێ دروستەکەیت گەلێک باشە ئەوجا ئەو ئازەی کە لەبەرت کردووە ئێستا دیزانی خۆتە یانیش حەزرت کردیوە لە بازارێ زۆر سپاس نا ئەمەیان دیزایانی خۆمە و خۆم چاکم کردووە خۆم ڕێکم خستووە هەرچەنە ئێستا هەست ئەەکەم کچانی خۆمان کوڕانمان زیاتر جلانێک ئەپۆشن یان ئەکسسوارات یان لە پێڵاو لە جانتا لە هەر شتێکە ئەیپۆشن هەوڵێن زۆر کلاسیکی بێت بۆ چونکە تۆزێک درەنگ چاو لێ بێتاقەتە بێت و شتانێکی زۆر جوانن ینی ڕەنگە نەتوانین دەقاودەق دووبارەی کەینەوە بەڵام زیندوی ئەەکەینەوانێ ئەمە زۆر گرنگە و من وەکو خۆم وەکو شخصی خۆم لە ژیانی خۆم کەمترین کات هەوڵماوە مۆدێلین بکەم ینی ئیش لەسەر شتی تازە بکەم دایمە هەوڵماوە شتە کۆنەکان بە شێوەیەکی نوێ دووبارە بکەمەوە زۆر باشە ئەوجا ئەو پێداویستیانە پەیدا دەبێ ئەو شتانەی کە پێویستە بۆ دیزاینکردنی جلوبەرگێک لەسەر شێوازی کلاسیکی لە ناو بازارەکاندا پەیدا دەبێیان دەبی لە دەستی دوو بکری بەخوا زۆر زەحمەتە کاتێک کە ئەمەوێت سایلێک دروست بکەم یا ئیشێک لەسەر شێوەی کلاسیک بکەم بۆ نمونە لە ماوەی پێشووترە کارێکم هەبوو پرۆژەیەکم هەبوو حەزم کرد زۆر زۆر بە جوانی و بەڕێکی ئەو ئیشەوەکو خۆی دەربچێتەوە شێوەیەکی کلاسیکی هەبێ بەڕاستی ماوەی نزیکی 6 مانگ من بەس گەڕان بە شوێن کچێک مۆدێڵێک کە دەموچاوی فەیسی بتوانم بەکار بێنم لە ئیشەکەیە
بۆ نمونە چەندێک گەڕام بە دوای جلەکانیە یا ئەو پێداویستیانی کە بەکارمێنا لە ئیشەکە زۆر هیلاک بووم بەدەستیەوە بەڵام ئیشێکی زۆر تایبەت دەرچوو هەندێک ئەیانوت تەسەورمان نەکردو ئەم شتە لە ناو کوردستانە کرابێ وەمان زانیوە ئیشی دەرەوەیە درستە ئەوجا هێرو بۆم باس بکە خەڵک هەمیشە ترسیلەوە هەیە کە جلوبەرگەوانەی بە تایبەتی بەدەست دروست دەکرێن یان تایبەت دروست دەکرێن نرخیان گرانترە لەوانەیە کە لە بازاریدا هەیە بۆچی؟ سێریکە ئێمە کاتێککە بۆ نمونە هەر ئەم جلەی کە لەبەری خۆمایە لەبەر ئەوەی ئەو شتە بووە کە لە خەیاڵی منایە ئەکیدم یعنی وەکو ئەوە نییە تۆ لە بازارە چەند کەسی تر بیبینێ لەبەری بکاتەوانێ بەڵام ئێستا بۆ نمونە هەر ئەمەی کە لەبەری منایە دانسقەیە تەنها مەسەلەن بۆ نە لای من هەیە ئەگەر چەند کەسی در دووبارەی کاتەوانێ کاتە لەسەر ئەوەی من دووبارەی کردوێتەوە بەڵام لە بازار هەمووان ئەتوانن دەستیان بکەوێ بۆیە من هەموو کاتوتومە مانوبوونێکی زۆر لە ئیشی دەستایە لەوانەیە کە هەوڵێن تازەگەری بکەن لەو شتانی کە دەستیان ئەکوێ و دووبارەی ئەکەنەوانێ بۆیە من زۆربەی کات کە پێم ئەڵێن ئەو پارچەیە گرانە تۆ چۆن ئەو مثلەن مەبلەغەی پێ ئەڵم نا لەبەر ئەوەی بەڕاستی ئەم دووبارە نابێتەوە تەنها لای من هەیە یعنی بۆچی بۆ شێوەیە سەیری بکەم درستە ینی ئێستا ئەگەر دەرفەت هەبێ دەتوانی ئەو ئیشە بەرفراوانتر بگەی خەڵک زیاتر سوودی لێ ببینن بۆ ئەوەی ئەگەر ئیشەکە گەورەتر بوو لەوانەیە خەرجی کەمتر ببێتن و نرخەکانیشی کەمتر ببێ بۆ خەڵک ئەکید من وەکو خۆم زۆربەی کات هەوڵم ماوە هەم لە ئیشەکەم یا هەر کە فراوانی ئەەکەم هەلی کار بۆ زۆربیان ئەڕەخسێنم یعنی حەز ئەەکەم زۆربەی ئەوانەشی کە دەستیان کردو بە کارەکە زۆری هاوکاریم کردن خۆیان ئەزانن یعنی دایمە حەزم کردو تومە قەیچێکە ینی با لە ناو کوردستانە لە ناو کچانی کووردا کۆمەڵێکی زۆر هەبێ کە بتوانن دەست بکەن بەم کارە من وەکو خۆم زۆر هاوکاریم کردوون وەکو فراوانکردنی ئیشەکەشم بە هەموو شێوەیە هەوڵم ماوە ئیشەکەم فراوان بکەم و هەرچەنە تۆزێک قورسە دەستکەوتنی ئەو شتانە بەڵام هەموو کات من ینی بەڕاستی نەوەستاوم بۆ ئەو شتەش ینی هەندێک پارچەم هەیە ئەزانم زۆر بە قورسی دەستمەکەی بەڵام باوەڕکە لە دەرەوە داوای ئەەکەم یان لە شوێنێک کە زۆر تایبەتە ئەڵم تەنها لە بەرەوەی دەستم بکەوێت بۆیە بەڵێ ئەروەڵا زۆر هەوڵمەوە ئیشەکە فراوانتر کەم و بۆ ئەوی کەمترین کولفە لەسەر دەوروبەر بکەوێت باشە جگە لە جلوبەرگە و پێداویستی کلاسیکی ئیش لەسەر چی دیکە دەکەی کەلوپەلی ناوماڵێ بۆ کەلوپەلی ناوماڵ سەرەتا لە خۆمەوە دەستم پێکردوە شتانێکی زۆر سادە لە شوێنی دانیشتنی خۆمەوە لە ئیشکردنەکەمەوە لە هەموو ئەو شتانەی کە مثلەن لە دەوروبەر لەگەڵمایە شتانێکی زۆر سادەی ئاساییم داناوە کە زۆربەی کات مەسجم بۆیە دیان مەسان پێم ئەڵێن ئەم شتانە زۆر سادەیە لە هەموو ماڵێکا هەیە بەڵام ڕێخستنەکەی مهمە و دانانەکەی و چۆن ڕێکی ئەخی لەگەڵ ئەو ڕنگانی کە تۆ لە ناو ماڵەکە تا هەتا هەر حتا لە ئیشکردنی بواری دیزاینەکەی خۆشمە یعنی دایمە ئەو کەسانێک هێنە لام پێم ئەڵەن شتەکانت زۆر سادەیە بەڵام زۆر سەرنجڕاکێشە چاو لە بینینی تێر نابێ ئەمە زۆر خۆشە بۆ من بەڕاستی خۆشم هەست بەو شتە ئەەکەم کە شتەکان زۆر جوان و کلاسیکن یعنی چۆن بڵێ چاو لێ بێتاقەت نابێ حەز ئەەکەی بەردەوام سەیریکەی زۆر باشە سوودت لە سوۆشیال میدیا بینیوە؟ ئەکید هەمومان کاتێک کە ئەمانەوێت دەستکەین بە پرۆژێکی تاکە کەسیان ئەمانەوێت دەستکەین بە ئیشەیەکی تازە سوۆشیال میدیا وەکو هاوکاری یەکەم بۆ ئێمە زۆر زەڕورە من وەکو خۆم زۆر سوودم لە سوۆشیال میدیا بینیەوە بەڕاستی چکە بەڕاستی ئەگەر من لە سوۆشیال میدیا کارەکانم بڵاو نەکەمەوانێ کەسانی دەوروبەر نایبینن ناتوانن ئەو توانایی من ببینن ئەو تازەگەری و شتانەی من ببینن بەڵێ سوۆشیال میدیا وەکو هاوکاری سەرەکی من زۆر هاوکارم بووە گەلێک باشە هێوای سەرکەوتن بۆ دەخوازمە هێرۆ زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی ژێناب باژهەرە سلێمانیە هێرۆ عومەر دیزاینەر دەبوارە جلوبەرگ و سپاسی
ممنون زۆر سپاس باز با میوانداریتان هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای هەروە بوو تۆ شێرە بێجا وەختەوەیەکی هاتیە کۆ ئەمڕۆ شەسەقایە کەشەوایە باژار و باشەڕۆکێن کوردستانی بشۆپینە نز باوەڕکەمیش دەما و پاییز دەست پێ کردە ڕەوشە سەقایە گەلک خۆش بووە ڕۆنشتنال دەرەوە خۆش بووە ئیدیم کارن بایەکی خۆش بکشێنن وێجا کامزان بنچ لێ هاتیە مەگۆهنێکی هینک بووە لێمە نزانی بوو گەلێکی سار بووە جەم هەفکارە من ڕێژین ئەحمەد ناو باژارێ دهۆکێ ڕێژین ڕۆژ باش یەکەمین تشتەوەکو ئەو فۆلەرەتە گەل ماسکێ گەلک بدلێن بوو ستایلە گەلک خۆشکە لێ خویاتکە دهۆ گەلێکی سار ترێژ جەمە ڕۆشن جەمتە چاوایە کەرمکە بله گلستان سپاس بوده چاوینتا جوانن دیاره کو از باس لسقای پارێزگاه دو که دست پێکێ بکەم لێ ڕۆژێنداویە براستی جی لوان ڕۆژێنداویە ئێکجار لێ هەفتیە گەلک گوهڕین بسەرکەشوهای پارێزگاه دو که هاتیە وەرینا بەلگان گوهڕینا وەرزی بەرەف پاییزێ یعنی جوانیا کەشوهەوایەوە گەلک خوشە انهاد ناوا پارێزگاه دو که دا بشەفت و دکاری بێ ئامیرێن فێنکەر بنوی براستی جی ئەوە جی گەلک خوشە کو پشتی هاوینەکە گەلکا نەخوش و درێژ و هشک پاییزەکە وسایە خۆش بهێتن دیسان باس لە هەندێ بکەم گوڵستان دیر جی کۆرۆنای دیارە کو ئێدی ژیان بەرەف ئاسایی بوونێ وە دەچیتن سەرڕا هەندێک و ڕەوش خراپە لێ بەرەف ئاسایی وێنێ چیتن لەورا ڕۆژانە چەندین چالاکی تهێنەکردن ئەڤروکێژ پارێزگاه دوو کێ چالاکیەک هەیە کو دیارە دگەل شەڕێ لە سووریایە پەیدا بووی بە سەدان کەس ji Rojavayê Kurdistanê beref parêzgeha Dûkê taybet hatin lewra çend kempek ji bo wan hatine durust kirin ku kempa 2001 û kempa 2002 diyare ku her dûk akinciyên wê
پنابرین روش آوای کردستان نه لورا ریکات ناف براواندا گلک نخوش بو اگجار اگر باران هاد با گلک دبو قرو تقن براستی جراب شوان گل جارا خراب دبو لورا افریقا رفبریا کوچ برا لسیمیله به هفکاری دگل چندین ریک خراوان بریار دایا رو رسمین وکرنا جاده کا سرکی دناف برا هر دو کمپان دا وکن کو اف جاده نزدیکی 3000 متره به گمان اف جاده کارتکرنه که ارینی لسر هاتنو چوناوان دستان لسر روشاوان اگجار ام برف درگهین پاییزه و زستانینه که گلک جاران باران بفر دهاتن روشاوان خراب دبو لورا فکرنا جاده نهاد روشکا وکو نهادا گلک باشه ولی گلستان اوا بو روشا پارزگاه دو که همان دم دا چالاکین پارزگاه دو که هین افریقا بله رژین شخو نورمال ام کرد یعنی ام جواک گلک تیکلن ام گلک حش چونو هاتنه دکن جم هفدو نخواستم لروجاوای کردستانه پیوندی تیکلین جواکی زیده کورن وجه اوره گردن برا عاده چه بیز باورد که چونو هاتن دن برا هر دو کامپان ده زیده تر ببا بگو از باورد که خلق خوازن زیده تر سردان هفدو بکن سپاس جبوت هف کرم رژین احمد جناب باجار دهو که کو تدگل مهوی حاجی کریم یک کسی که 87 ساله و هیا 25 سالانه دناف بازار که قربالغا باجار هولیره ده کار دارتاشید که تویکو تمنه کیویی زور هیا بتمنه بعمره لبله دستو بازو سلیقه کوی تایبت هیاد کار کرنه ده و هاکریا کو کارنگرک بالکش و خوشک چه بکه جواز جوی کجی گلکی اخفتنی وی خوشه گوتنی وی خوشن و هر وها کدوجن روزانه بدهان که سردان دکانوی دکن جمعی درونن حتی کو دمکی خوش و دل خوش دگلوی در باز بکن حاجی کریم دارتاش همو صبح که به پیان دچه دکان خود بجا جنای بیرامن کو سردان پزیشک کی کربه بجا کم جنزیک و ایناس بکن لەناو بازارێکی قەرەباڵغی شاری هەولێردا ماوەی 25 ساڵە دارتاشە. کەم کەس هەیە لەم بازاڕە حاجی کەریمی دارتاش نەناسێت. ئەو تەمەنی 77 ساڵە. بەڵام کڕیارانی و ئەو کەسانەشی سەردانی دەکەن بێبەشیان ناکات لە قسە و پێکەنین و بەسەراتە خۆشەکانی. من گەورەمە لە حەمری گەورەمە. أكيد بيرم والدم تلوسيا مردار بون شو عم بون مردار بون لدو مردار يبو مخيات خياتي مكر لديان سوران لديانان لخياتي قرب دس بو شكل ئەو بەو تەمەنەوە هەموو بەیانیەک بە پێ دێت بۆ دوکانەکەی و بە پێش دەڕواتەوە وەکو خۆی باسی دەکات سەردانی پزیشک ناکات و بیری نایەت کەی چۆتە لای پزیشک بۆ چارەسەری نەخۆشی لە دوکانێکی بچووکی چەند مەتریدا بەدەیان دەستکردی جوان و ناوازەی دروست کردووە پەپەیاتێم مانی لە ڕۆناشیە سبیانە هێوارە پەپەیامە نا أنا سعاد دوني وسي هرس بوشوي أسمع مسقوتي دواي تما أسمع فرني بشهاد مور سعاد بنز أسمع فرني لشش بولاي وجاتيم لويرا حاجی کەریم تا ئێستا خواردنە کوردەوارەکان دەخوات ئەو پێی وایە ساوەر و قەرە خەرمان و کەنگێر تەندروستن تا خواردنەکانی بازار گفتوگۆ شیرینەکەی حاجی کەریم بەردەوام بوو ئەمجارە باسی چەند جۆرێک گۆپاڵی کرد کە لە دوکانەکەی هەیە و چۆنیش دروست دەکرێن شلکەیەکە لۆیە بێنێ حیزەرە شی دیکە نییە نەرمە وەکوانی کە نییە چی دیکە نییە نەرمە نابی ئەوانە ئەو نییە ئەوە توندە ئەوە توندە ئەدی ئەوە توندە ئەوە ناشی ئەو قەیمە چەند جۆردار گۆپاڵی لێ دروست دەکرێن چەند جۆرداری
زۆرە دارە لێرە هەیە لێرە هەیە بەخۆی شین بووە لە جێ خۆی ئەوە نییە. تەمەنێکی زۆری تێپەڕ کردووە بەڵام هێشتا بیری ماوە لە سەرەتای پەنجاکان شوان بووە. دواتر دەبێتە یەکەم بەرگ دروی پیاو لە دەشتی هەریر و سۆران. ئەو 4 جار حەجی کردووە و 6 جاریش چۆتە عەمرە و خاوەنی 2 کوڕە. حاجی کەریم هێشتا پڕوزەیە و میوە و سەوزە لە خۆراکە سەرەکیەکانی ئەوە. وەک خۆشی باسی دەکات 45 ساڵە جگەرە و چایی و شیرینی تەرک کردووە. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر. خێمەی ڕۆگەرێکی باڵێ بکشێنن لەسەر کارن دەستێن هەڤوڵاتیان و بووناوان و جهێن تایبەت وخوا ددەما ئەنجامدانە کارن خۆی ڕۆژانەدا نهاد مالاجی خواوڵاتیەکی ئەرزڕوومە باکوورێ کوردستانێت تەمەنی ویژی 7 ساڵە ساڵێکی ژمام حاجی مەسترە زێدەتر ژە 7 ساڵیە وەکو ئەو دوێژانیش تەمەنی 8 ساڵی و کار دکە دناف دوکانەکە بچووکە 1 متریدا لێبەلێ بگەرمی و بەهێز دچە سەرکاری خۆڕۆژانە ئەو دوێژە ژوێ دەما کوک ئەس کارگوزار بووم ینی من کارت کرد بەردەستێنەکان حتانها تو دەمەکێ من دوکانەخوا دانەخستەیە نەگرتیە ژوەکو گەرەك حەزکردنەکە زێدەش بۆ کارێ خوا هەیە کەمزان بن پیشەیاوی چییە؟ بەگیانێکی ئاسوودەوە بەرەو شوێنی کارەکەی کە لە نێوان 1 مەتردایە بەڕێدەکەوێت. مەترێک دوکان یان سوچێکی ژیان پیشەیەکی 35 ساڵەی تێدا کۆکراوەتەوە. نیهاد مالاجی تەمەنی 78 ساڵە و لە منداڵیەوە لە ئەرزڕۆم دەستی بە پیشەی پینەدۆزی کردووە بۆ بژێوی ژیانی کردوێتە سەرچاوە. سەرەڕای ئاستەنگی کارەکەی بەڵام هێشتا بە گروتینی لاوێتی و وزەوە کارەکەی دەکات. بابام گوتوردی وێردێ. لە تەمەنی منداڵیەوە فێریەم پیشەیە بووم کە بۆ 71 ساڵ دەچێت من بەردەوامم. سەرەتا شاگرد بووم و ئێستاش بوومەتە خاوەنی پیشەکە. وا دەزانم سەرەتا ئیشکردنمە چونکە ئەم پیشەیەم خۆش دەوێت. لە وەرزی سەرماوسۆڵەدا بەهۆی بچووکی دوکانەکەی ناتوانێت تەنانەت سۆپایەک دانێت و خۆی گەرم بکاتەوە بەڵام هێشتا نەبووەتە هۆی بێزاربوونی لە کارەکەی. ئەم پیشەیە لە وەستاکەم فێر بووم لەبیرمە کاتێک باوکی ڕەحمەتیم بردمی بۆ لای پێی گوت گۆشتەکەی بۆ تۆ و ئێسکەکەی بۆ من. ئیدی لەو کاتەوە بەردەوام کارم کردووە و هیچ کات دوکانەکەم دانەخراوە. هەتا ئەو کاتانەش کە لە زانکۆی ئەتاتۆر کارگوزار بووم بەردەوام داهاتم و کارەکەمم دەکرد. وەستانی هات ماوەی 25 ساڵ وەک کارگوزار لە زانکۆی ئەتاتورێک خزمەتی کردووە و ئێستا خانە نشینە. بەڵام هێشتا دەستی لە کارەکەی بەرنابێت و ئەو دەڵێت تەماشای گەنجەکانی ئێستا دەکەم هەر تۆزێک کێشەیان هەبێت دەست بە شەڕ و لێکجیابوونەوە دەکەن و سوپاسگوزاری خۆی گەورە و قەنەعەتیان نییە. ئەوژی کارێک بوو توی دەماکو مرۆڤ کارێکیش خوارە دبینە و پەیدا دکە و لەسەر یەکردمە دەرباز بە هەوڵ لەدە بەرداوامیە تێدا بکە لەبەلێ بەرداوامی نەتەنێ کلیرا سەرکەفتنێ هەوڵدن کە خۆشیێش کارە خۆ ببینن چ کارێک بێ. مدگەل هەفکارن خۆ بەردەوام دەکەن وێجارەژی نەورەس عەبدوڵەش ناو باژارێ هەولێرەوە دگەلمە بێ هەفکارە من نەورۆز ڕۆژ باش بیستم بە تەمای سەفەرکردنی ڕاستە یان دەعایە بوو ڕێکلام بوو هیچ نەبوو دەنگۆ بوو. بیانی باش گوڵستان سەفەری کوێ؟ نازانم گوتیان لە تەرمیناڵی بە تەمای ساڵی پاسێک ببێ و بڕۆی و ئەوە دەمەوێت لەگەڵ ئەو شوفێرانەی ئێستا بەتابەت ئەوانەی کە ساڵانەکە ژفێرن گوڵستان دەمێت باسی ئەو بکەم بۆچی پێشتر ئیش و کاریان باشتر بوو واتە نەفەریان هەبوو خەڵکیان هەبوو زیاتر لە خەت هاتوچیان دەکرد ئێستا کەمتر بۆتەوە کارەکان چین ئایا زۆری و بۆری سیارەیە ئێستانی هەر توانین بڵێن بۆ نمونە لانی کەم هەرماڵێک ئۆتۆمبیلێکی هەیە یان ئەوە تا هاوڵاتی کەمتر سەفەر دەکات سیلەی ڕەحم و خزمایەتی کەمتر بووە جامیش دەمەوێت دوای لایڤەکەی دیەکسەر هەر لێرە بە پاس سەفەرێ بکەم. بەڵێ نەورەس فەرموو. دەگوڵستان لەگەڵم بە دەمەوێت لەگەڵیان بم قسەیان لەگەڵ بکەم کاک حازی حەمەدەمین فەرموویرە کاک حەمەدەمین فەرموویرە تازە باسمان کرد گوتت 20 ساڵە بەپرسی ختم و
لە خەت ئیشەکەم پێم بڵێ جیاوازی چی بوو لە نێوان پێشتر و ئێستا جانەکەم جیاوازی پێشتر و ئێستا فەرق زۆر شت هەیە فەرقەیە مەسەڵەن پێشتر خەڵک ئەو هەموو وەسائلەی نەبوو ئەو هەموو ترومبیلەی نەبوو بچی بە سارەی خۆی بچی مەسەڵەن سەردانی خزمەتی دەکرد سەردانی برادەرەکی دەکرد چارەی ئەوە بوو نەبوو دەبواە ئیلا بێتن لە گەرازی بە یان بە خزمەتی خۆی کە سایق تەکسیە برێتن بێرێ کاکە وەرە ئەمە دەچینە فرانە سەفەرەی دەچینە بووکەچە گوازینەوە دەچینە تازیەکی دەچینە سەردانەکی یعنی دەبواە عیلاجی نەبوو دەبواە ئیلا بێ تەکسیەکی بالەگەرە خۆی بچی و بێتەوە ئێستا ئۆتۆمبیل زۆر بووە خەڵک هەیەی بۆیە ئێستا خەڵک هەموو نەک ترومبیلێک کابرا هەیە لە ئەمن باسی خەڵکی ناکەم باسی ماری خۆم دەکەم لەوانەیە مندارەکانی خۆم هەریەشی ترومبیلەکی لەکنبی باسی خەڵکی ناکەم باسی خۆم دەکەم دەگەیشتی لە باتی ئەوەی بێتن لێرە بە گەرازی لەگەر سارەی گەرازی بڕواتن کە هەم سەلامەت دەبی هەم مەسروفی کەمتر دەبی هەم بە بێ منەت دەچی و دێتەوە تێگەیشتی بە سارێک خۆی دەچی ئەو زەر ڕۆژانە ئەوەی دەیبینین ئەمە ئەو هەموو دەعم و وەرگەڕان و ئەوەیە هەمووی لە نەزانی خەڵکەک هەیە نەزانە شارەزانیە نازانی سواری سیارە دەبیت مەسەڵەن لێرە دەستە کۆیە لێرە دەستە حەریرێ لێرە دەستە شەقڵاوی کاکە ئەتوو یەک لە سارێ جارێک دەچی ئەتوو سایقی تەکسیەکەنی کون و کەرەبەری ئەو جادەیە شارەزابی تووشی وەشاکر دەبی تووشی کێشە دەبی تووشی وەرگەڕان دەبی تووشی دەعەم دەبی مەسلحەتیوی لەوەیە ئەمن لۆ ترومبیلەکی بە دوو دەفتەری بەم ترومبیلە بە 12,000 نەچم سیلەی ڕەحمیش کەم نەبوو تۆ ینی پێشتر من خۆم بەبیرمە بچوکی ینی بە پاسە ڕۆیشتن بەرەو ماڵی خزمە ئێستا خەڵک سارەی خۆی بەڵام سەردان ناکە من نارم 100% سیلەی ڕەحم کەم بووە بەڵام زۆریش کەم بووە تەلەفۆن یەک لە وەسائلەکانە کە سیلەی ڕەحمی زۆر کەم کردیە سەردان نەمایە لەبەرەوەی کابرا لە مارە تەلەفۆنێکی دەکاتن پێشتر تەلەفۆنەکەی نەدەکرد داهاتە گەراجی سواری سیارەی دەبوو دە سەردانی خزمەکەی دەکرد و دەهاتەوە خزمەکەی لە ماڵەیەیان نە ئەوەشی نەدەزانی هەر لە خۆمانەوە بخۆ هەموو عشایرین لە خۆمان چون سلام علیک علیکم السلام ئەلە فلان کەس لە مارێ دایانگۆ ناوەڵا لێرە دە دانیشان کە دێتەوە تەواو ئیشەکە سەردانەکەی دەکرد شەوەک لەکنی دەبوو دەهاتەوەش خزمایەتەکە زیاتر بوو سەردانەک ینی سیلەی ڕەحم زۆر بە قوتر بوو لە ئێستا هەر نەمایە میزاج و طبیعەتی شۆفێر چەند گرنگە کاکەمەدەمی خۆ دەمێک لەناو ئەو کارەدای بۆ سەرنشین کاکە شوفێر سێشت لەسەر شوفێریە شوفێر هەر لە قەدیم و زەمان کاتی خۆی لە ئیجازەکانی ما ئیجازەی کە ئیجازەما وەردەکرد لەسەر ئیجازەکەمان نووسرا بوو سێشتی لەسەر نووسرا بوو السیاقة فن وذوق وأخلاق تەماشاکە زانا سایق دەبی زانابی لە سیارە هەژتن دەبی ئینسانێکی بەڕەوشت بی چونکە ئەمە زۆر جاران دێنەوە ئافرەتێک بە تەنها لەگەر سایقی دێتەوە لەگەر تەکسی دەگەیشتی ئەوە دوو سێهەمیان دەبی بە زەوق بی مەسەڵەن ئەتوو سەفەرێکی دەکەی پیرەمێردت لەگەرن سەفەرێکی دەکەی گەنجت لەگەرن دەبی لەگەر هەردوو سینەکەی بگونجەی ئەوە نییە ئەتوو بچی لەگە پیرەمێردی بچی دم بچی لۆ لێدە لەگەر گەنجیش بچی حەیرانی لۆ لێدە دەبی هەردووچی بگونجێنی حەمەدەمێن هیوادارم بۆ خۆشت بۆ گەنجان گۆرانی خۆش لێ بدەی بۆ پیرەمێردەکانش هەر حەیران و بەستە لێدە هەر گەنجا داوا لێ بڕنەکە بەڵێ گۆستان ینی ئەوە بابەتێک بوو سەبارەت بەو خەتەی و هێڵانەی کە هەم لە هەولێر بۆ شارەکانی دیکەی کوردستان و یاخود بۆ قەزا و نەحیەکانی سەر بە پارێزگای هەولێر بێگومان نورس ینی ئەس باوەڕ دکەم ژوختەوە چاخێەوە و چاخێک کوونەوە هەیە gelek tişt ferxîrine here û her sê gotinên ku amaje pêdayî gotinên gelek kevnin bi bandorin li belê û mixabin piraniya xelkê ku di nava bajaran de û li ser cadeyên serekî seyara lê dixurin yan otomobîlan dajonin gelek bi xirabî reftarê dikin hêvî me ku evên kevin nimûne bin timî ji bo van nefşên û heta ku zêdetir pabendî renmayên çûn û hatinê bibin û رێزێ ji şeqam û yasayê bigirin gelek spas ji bo hevkarê min Newres Abdullah ji nava bajarê Hewlêrê te digel min bûyî min zanî bû Hewlêrê bicînanî lê me tenê xwestem hinek heneka digel te bikim spas Newres timî mirov arezû dike yan xwaz dike ku bi gencî û xortî bimîne ev arezû zêdetir ji aliyê xaniman tê dîtin beşek ji mirovan jî
هەموو ڕێگەیەکێژ بۆ بێ گەنجیمانیان خۆردبوونمان یا جستەی خۆ و بتایبەتی ڕۆی خۆشی تاقی دەکرد لەبەرێ چەند ڕفتار هەنا خویەک ژوار دەبێژن و هادەکە کو مرۆڤ زووتر پیر ببە. یەک جوانە ڕوونشتن ji بۆ هەیەمە هەشتم ژمێرانیان زێدەتر ببێ جوولە یان لڤ و تەبگەر. هەروەها گرنگیدان بە گۆشتێ سۆر، گۆشتێ حەیوان و دەوارن، دوورکەتن ji کەسگاهیە و هەروەها فێکیان. ji بۆ خانمانژی گوهارên zêde mezin û ekseswarاتên giran dema ku dixine guhê xwedeyan li milê xwe dikin ev jî bandorê dike. Nebûna hevalekî nêzik û bi tenê derbazkirina dem yek ji sedemên zû pîrbûnê ye. Herwiha guhartinên berdewam di sîstema xwarak û xwarinê de. Xwarina avê di nav botol de tiştekî yan di nav qenîna de jê dibêjin tiştekî gelek şaş e. Divê ku timî bixine perdexekê de û bikarbînin. Piştî ku mirov mandû dibe yan diwesta karekî dike laşê xwe neşwê ew ereq yan xwedan li ser laşê mirov xuşk bibe hişk bibe tiştekî gelek xirab û bandorê li ser hêstê mirov dike yan çermê mirov rêjeyeke gelek ji şekir û berhemên sêpiyayî dixwe çixwe şekir û xwe her du tiştên spîneyên dibêjin jehra spî ji ware dibêjin ew jî şekir û xwe ye û ji xwe normal eger çekir nebe di nav çay de em çay nava xwin eger xwe nebe di nav xwarinê de hêbêjîkên bê em lê zêde dikin her du ji war dibêjin jehra spî vê ca xwe ji wan dûr bixin. Nêzîkî pêncî hunermend kar ji bo berhemekî dikin ku pêşangehê de li Brukselê tê nimayişkirin. Ev pêşangeh wek bazarek wiha ye ku hunermendên navxwe û derveyî Belcîkê dikarin karên xwe tê de nimayiş bikin. Çendîn kar tê de nimayişkirin. Berztirîn nirxê berhemekê jî di nav wê bazarê de tenê 5 euro ye. ئەم پێشانگایە ناوی فریادەیە و وەک چەند بازارێک وایە لە ناو یەکدا هەموو کەسێک دەتوانێت بێت بۆ هونەرمەندان و کەسانی ئاسایی کراوەیە هەموو خەڵک دەتوانن بەرهەمی هونەرمەندان بکڕن کە لە ناوخۆ و دەرەوەی برۆکسل ئەنجام دراون بەرزترین نرخ لەم بازارە 50 یۆرۆیە لەم پێشانگایە 48 هونەرمەند بەشداری کردووە و کار و بەرهەمە جۆراوجۆرەکانیان لێرە هەن. من نزیک لەم شوێنە دەژیم بۆم دەرکەوت کە پێشانگایەک هەیە و بڕیارمدا سەردانی بکەم بەلای من کاری هوەری گرنگە و حەزم لەم جۆرە پێشانگایانەیە قسەم لەگەڵ چەند هوەرمەندێک کرد هەمویان زۆر باشن گەنجن و توانای داهێنانیان هەیە بەڵێ بەڕاستی ئەزمونێکی خۆشە و بەلامەوە گرنگە. هەر لە ئەوروپای و دەر و بەر ئەم بەردەوام دکەن و چەندە وڵایەتێکی رووسی بمەبەستە پاراستنە ژینگە هاوڵاتی خوا وەکو ji bo komkirina dahatekî jî ji xwe re biriya damezrandina kargeyeke rîsaykilîngê plastîkên ku hatine bikaranîn û avêtin dubare rîsaykilîng dikin û ekseswaratan ji wan çê dikin wek zincîr guhar bi şêwazekî serdemiyane cekam zamin çawdist dikin.
ئێرە کارگەیەکی ڕیسایکلینی پلاستیکە لە دەرەوەی مۆسکۆی پایتەختی رووسیا کە لەلایەن چەند هاوڵاتێکی رووسیەوە ماوەی 3 مانگێکە دامەزراوە و پلاستیکە بەکارهێنراوەکان دووبارە ڕیسایکلین دەکەنەوە بە شێوەیەکی مۆدرن، گوارە ملوانکەی لێ دروست دەکەن و دەیفرۆشن. یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی ئێمە لەم کارەدا پاراستنی ژینگەی لە زیاتر پیسبوونی ئەم ملوانکە و گوارانەی دروستەکەین تەنانەت لە دوای تێکچوونیشیان دووبارە دەتوانرێت لەم کارگەی ئێمە ڕیسایکلین بکرێنەوە و لەسەر داوای کڕیارەکان بە هەر شێوازێک کە بیانەوەیە بۆیان دیزاین دەکەینەوە. لە کارگەکەدا ڕۆژانە پلاستیکە فرەدراوەکان سەرەتا خاوێن دەکرێنەوە، دواتر پارچە پارچە دەکرێن لەناو ئامەرێکی تایبەت دەیتوێننەوە و لەسەر شێواز و دیزاینێکی تازە ملوانکە، گوارە و ئەنگوستی لێ دروست دەکەن. من پشتگیری لەم پرۆژەیە دەکەم لە داهاتوو ئێمە دەتوانین لە ڕێگەی ڕیسایکلینی پلاستیکەکانەوە جگە لەو شتانێکی ئێستا دروستی دەکەین کەلوپەلی دیکەش دروست بکەین. تەنانەت دەتوانین بۆ دیزانی ناو ماڵ و ئۆفیسەکان کەلوپەلی تایبەت دروست بکەین و پەرە بەکارەکانمان بدەین. لە دوای تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا بەکارهێنانی دەستکێش دەمامە کەلوپەلی پلاستیکی لە جیهاندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و فڕێ دراونەتە ناو ژینگەوە. ئەم هاوڵاتی رووسیانەش بە مەبەستی پاراستنی ژینگەی وڵاتەکەیان کارگەیەکی ڕیسایکلینی لەم شێوازیان دروست کردووە و لەم ڕێگایەشەوە داهاتیش کۆ دەکەنەوە. دێنا فەرێقی کوردستان 24. نەهاژێم نرخێن دراڤین بیانی و نرخێ زەردنە بە بازارن هەرێما کوردستانە دەپشۆبینن. $100 ئەمریکی 123,000 دیناری عراقیە، 100 یۆرۆژی 143,205، 100 پاوند بریتانی 156,000، 100 لیرەیە تورکی 16,000، 100,000 تومانی ئیرانی 4,605 دیناری عراقیە. نرخێ زێژیە عیار 24 366,000، یە 21 320,000، یە 18 275,000 دیناری عراقیە. خۆت بێژن ئەگەر تەخواست گەرویە خۆیان قرکەخوا پاقش بکەی بتایبەتی ئەوەین و جگەرەیان دکشێنن یان نەرگەلە vەی بە هەر چ جۆرەك بێتن دوێژن شیر بەخۆن بێجاداک و ئەم سوودێن بە خواردنە شیر لە ئێوارە ناز بکەن چییە بە خواردنە شیر چەند سوودێکی وێ هەیە لەبەلێ دەمەکیدا و ئێوار بێ و جبەرک و باندۆراوێنە کاریگەریەوێنە جیاوازتر دەردکەبێ چەند سوودێکی خواردنە شیران و بە خواردنە شیر دشەبدا ئەمێ شڕۆڤە بکەن. ئالیکار دکە داکوت زووتر ڕازێ و دلە ڕاوکێژی کەم دکەم. خواردنە کوپەک شیر قەلەویە لاشە مرۆڤژی کێم دکە و هەروەها کردارە هەرسکردنەی چالاکتر دکە. خواردنە کوپەک شیر ببێ شەکر توشبوون بشەکر کێم دکە نەخۆشیە شەکرێ. و ji ber bûna kalsiyumê di nav wê de alîkariya bihêzkirina masûlkeyan dida. Ve xwarina şêr dibe sedema berzbûn û bihêzbûna didanên mirov bihêzbûnayê ne berzbûnayê. Herwiha jî pêst an ku çermê mirov ji çirçî ji qermîçûnkan û lûçiyê diparêze. Eger tuşbûn bi celteya din jî kêm dike egera wê ne. Ji bilî wêyekê jî dibêjin cilûbergên dema ku mirov êvarî li xwe dike gelek bi bandora li ser tendurustiya mirov. Vêce em ê bi hevdûre van nas bikin û li gor lêkolîneke ku ji aliyê rojnamaya Daily Mail a Brîtaniya hatiye belavkirin û derketiye. Kulî cilûbergên xewtineyan ku razanê ji bo heyameke dirêj bandoreke negatîvî li ser tendurustiya mirov dike û li gor vê lêkolînê jî ew cilûbergên ji bo heyameke zêde ji bo xewê têne bikaranîn dibe sedema geşesandina bakteriyên ziyanbex û ziyangihandin bi tenduristî ji ber ku ew cilûberg bi şewekî cewaz li ser laşê mirov dimêne û dinûsa. Eroha bakteriya bi asanî ziyan biceste û laşê mirov digihînin. Renge bibe sedema xwaranê û hewkirin ku ev gelekî mirov bêzar dike û pizîşk û şereza amojgariya mirovan dikin ku 3 ji bo 4 şev zêdetir
به همان جلو برگن رازان هم خوتنن نرازن زوزو بشون به ویایم گهنه داویا پروگرام خواه ایروژی زیوید کم تباهی بابت مجارن که اومد گل هفدو شوپاندی حتی بگاوه بدلی و با سودمند بام شیر باش و خون جلی خوی خواه زوزو بگهران و بشون هریزان یارین داوی بون که مدروش باش ده ما شوپاندی حتی روز نکدن ببینن دنوا خیر خوشه دو خاطره و